پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەوەی لە ژیانی خۆیان بوو بۆی هەبوو سەحابە هەرچیەکی لەگەڵا بکەن بیکەن. جارێکیان لە شەڕی بەدرای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سەحابەکان ریزەکە یەکەم شەڕی موسڵمانانە قامچیەکی بەدەستەوەیە و لەم سەر بەبینی جێشەکە هاتووە چێ سەحابەیەک ڕەش و ڕوو دوورگی دەرپەڕانە و ناوی سەوادیشە بۆ خۆی یعنی ڕەش. پێغەمبەری خوا کە ئاواکە قامچەکەی بەروورگەکەوێت ئەڵێ لەقەد ئەوجەعتەنی یا ڕەسوول الله، ئەڵێی پێغەمبەری خوا ئازارت دا. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ چیتەوێت؟ ئەڵێ تۆڵەمەوێ. قامچەکەی داتی وەڵێ فەرموو تۆڵی خۆ بکەرەوە. دێڵەی پێغەمبەری خوا من سکم ڕوود بوو تۆ سکە بەدەرەوە نییە. پێغەمبەری خوا سکی بخۆی بۆ هەڵەکاو سەحابە هەمووی سەیری ئەم مەشەداکەن ئەبێ ئەم سەحابەیە چی لە پێغەمبەری خوا بکە، چۆن لێ قبوڵەکەین تەعەدا بکاتە سەر پێغەمبەری خوا، تۆ بڵێ ئێمە خەدمایل و جاسوس نەبێ لە ناومانە. پێغەمبەری خوا سەڵ مسکی خۆی هەڵەکا سەحابەکە پەلاماری سکی پێغەمبەری خوا و ماچێک. پێغەمبەری خوا فەرمێ بۆ هات کرد ئەی سەواد من پێغەمبەری خوا هەست دەکەم ئەمە ئاخر لەحزەکانی ژیانی حەزم کرد پێشەوەی بچمەوە بۆ لای خوا پێستم بەر پێست بکەی بۆی لە ئاگرا نەسووتێ. هەر ئیشم بەو نەبوو ئەو دەسا ئەبڕم کە تۆڵی لە تۆ پێ بکاتێت. فعلا لە شەڕی بەدەر نهاتە دەرەوشەی